دەبارەت بە پرۆژەکانی شارەوانی هەرچەند لە دوای ساڵی 2023 بەهۆی دروستبوونی قەیرانی دارایی بودجەی حکوومەت هێرێن بە پرۆژەکان وەستا و پرۆژەی تازە نییە، بەڵام ئەوەی کە هەمانە لەسەر داهاتی شارەوانیە کە خۆشبەختانە لە سنووری شارەوانیمان داهاتێکی تا ڕادێک ئەوەندە هەیە کە بۆ کۆمەڵێک پرۆژەی خزمەتگوزاری زۆر پێویست سەرەتایی بەکاری بێنین و لە ساڵانی ڕابردوو بە نزیکەی 2 میلیارد دینار چەندی پرۆژەمان لە سنووری شارەوانی جێبەجێ کردووە و ئێستاش لەم کاتەدا پرۆژێکمانێ بە بودجەی نزیکەی 600 میلیۆن دینار لەسەر داهاتی شارەوانیە. پرۆژەکەی سەر لە قۆناغی جێبەجێکردنایە و نزیکەی 7 کۆڵان سوودمەندە لە پرۆژەکە کە کۆنکرێتکردنی و 7 کۆڵانی 5 کۆڵانی کۆنکرێت کراوە، بەڵام بەداخەوە بەهۆی خەرج نەکردنی پارەی پرۆژەکە ئێستا حالێن لە قۆناغی وەسانایە، بەڵام هەوڵ و هیمەتەکان بەردەوامە بۆی پارە بۆ پرۆژەکە تەرخان کرێت و پرۆژەکە تەواو بکرێ و کۆڵان لە داهاتووشە ئینشەڵا سولفە بە کۆمپانیەکە سەرفەکری و پرۆژەکە تەواو بکرێ. هەروەها هەر لەسەر داهاتی شارەوانی لە ڕۆژانی ئایندا چەند پرۆژێکمان لە پلانیان بچێتە جێبەجێکردن، پرۆژەکانیشان هەمووی لە پێویستەکانە لە بواری کۆنکرێتکردن و خیرتاوکردن و هەروە سەوزکردنی ناو شار بەردەوامە بین و چەندین پارچە زەویمان ماوە فرۆشرێوسە لە خۆناغی فرۆشتنایە بە فرۆشتنی زەویەکان و کۆکردنەوەی داهاتەکان پرۆژەکان خینە جێبەجێکردن و پلانی پرۆژەکانیشمان لە وەزارەتی شارەوانی و بەڕێوەبەراتی شارەوانیەکانی سلێمانی پەسەند کراوە و لەسەر ئەو پلانە بۆ ئەمساڵ بێتەوە چەند پرۆژەیەکی کا خینە خۆناغی جێبەجێکردن بەمەش بەشێک لە پێداویستیەکانی هاوڵاتی سنووری شارەوانیمان دابین نەکرێت.